سەرۆکی پەرلەمان ئەمە دەقی راپۆرتی لیژنەی یاساییە بۆ سەرۆکاتی پەرلەمانی کوردستان بابەت راپۆرتی لیژنەی کاروباری یاسایی ڕۆژی یەکشەم ڕێکەوتی 27 نۆ 2020 کاتژمێر 11 پێشنیوەڕۆ کۆبوونەوەی خۆیان ئەنجامدا بۆ تاوتوێکردن و داڕشنەوەی ئەو پێشنیارانەی کە لەلایەن ئەندامانی پەرلەمانەوە پێشکەش کراون سەبارەت بە پرۆژە یاسایی لە ئەستۆکردن لە هەرێمی کوردستانداش عێراق لە دانیشتنی خوێندنەوەی دووەمدا. دوای گفتوگۆکردن و تاوتوێکردن لیژنەکەمان گەیشتە ئەنجامانەی خوارەوە. سەبارەت بە ناو نیشان چوار پێشنیار هەیە. پێشنیاری یەکەم پرۆژە یاسایی لە ئەستۆکردن لەلایەن فەرمانبەران و ڕاستپێردراوان بە ڕێژەی گشتی لە هەرێمی کوردستانداش عێراق. پێشنیاری دووەم پرۆژە یاسایی لە ئەستۆگرتنی فەرمانبەران لە هەرێمی کوردستانداش عێراق. پێشنیاری سێەم پرۆژە یاسایی مافی فەرمانبەر و لە ئەستۆگرتنی مولک و ماڵی دەولەت لە هەرێمی کوردستانداش عێراق. پێشنیاری چوارەم وەک خۆی پرۆژە یاسایی لە ئەستۆکردن لە هەرێمی کوردستانداش عێراق. بەڕێزان ئەندامانی پەرلەمان یەک پێشنیارەکانە خەینە دەنگدان. پێشنیاری یەکەم پرۆژە یاسایی لە ئەستۆکردن لەلایەن فەرمانبەران و ڕاستپێراوان بە ڕێژەی گشتی لە هەرێمی کوردستان عێراق هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمانی لەگەڵە. بەڵێ دوو کەس. پێشنیاری دووەم پرۆژە یاسایی لە ئەستۆگرتنی فەرمانبەران لە هەرێمی کوردستان هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمانی لەگەڵە. کەسی لەگەڵ نییە. پێشنیاری سێەم پرۆژە یاسایی مافی فەرمانبەر و لە ئەستۆگرتنی مولک و ماڵی دەوڵەت لە هەرێمی کوردستان عێراق. بەڵێ دوو ئەندامی بەڕێزی لەگەڵە. پێشنیاری چوارەم وەک خۆی پرۆژە یاسایی لە ئەستۆکردن لە هەرێمی کوردستان عێراق. بەڵێ زۆر سپاس بەدەنگی 67 ئەندامی پەرلەمان وەک خۆی پەسەند کرا. بەڵێ بەردەوام بەڵێ. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادە یەک پێنج پێشنیار هەیە. پێشنیاری یەکەم مادەکە وەک خۆی تەنیا لەگەڵ ئەم گۆڕانکاریانەی خوارەوە. یەک بەرگەکانی دووەم و سێەم و چوارەم لاو ببرێت. دوو بەرگەی پێنجەم بەم شێوەیە لێ بکرێت. پێنجەم دەسەڵاتی تایبەتمەند وەزیری تایبەتمەند سەرۆکی لانینە بەسترا و بە وەزارەت پارێزگار دەستەی دەستپاکی دەگرێتەوە. سێ بەرگەی شەشەم بەم شێوەیە لێ بکرێت. شەشەم مولک و ماڵی دەولەت سەرجەم مولک و ماڵی گشتی و تایبەتی گوازراوە و نەگوازراوە دەگرێتەوە کە خاوەندارێتی دەگەڕێتەوە بۆ دەولەت یان کەسە مەعنەویە گشتیەکان. پێشنیاری دووەم مادەکە وەک خۆی تەنیا لەگەڵ ئەم گۆڕانکاریانەی خوارەوە. یەک هەر یەکە لە بەرگەکانی یەکەم دووەم سێەم چوارەم شەشەم حەوتەم لاو ببرێت. دوو لە بەرگەی پێنجەمدا دەستەواژەی وەزیری تایبەتمەند بکرێتە وەزیر. پێشنیاری سێەم یەک پێشنیاری سێەم مادەکە وەک خۆی تەنیا لەگەڵ ئەم گۆڕانکاریانە. یەک هەر یەک لە بەرگەکانی دووەم و سێەم و چوارەم لا ببرێت و بەرگەی پێنجەم بکرێتە بەرگەی دووەم و بەم شێوەیە لێ بکرێت. دووەم دەسەڵاتی تایبەتمەند هەر یەکە لە وەزیری تایبەتمەند سەرۆکی لانینە بەسترا و بە وەزارەت و پارێزگار دەگرێتەوە. دوو بەرگەیەک بە زنجیرەی سێەم زیاد بکرێت کە تێدا پێناسەی کەسی معنەوی بکرێت بەم شێوەیە. سێەم کەسی معنەوی هەر یەکە لە حیزبی سیاسی بزودنەوەی سیاسی جۆڵانەوەی سیاسی و کۆمپانیا و ڕێکخراوەکان دەگرێتەوە. سێ بەرگەی هەشتم بەم شێوەیە لێ بکرێت. هەشتم ڕاستپێردرا و بە ڕێژەی گشتی هەر کەسێک کە بۆ ماوەیەکی دیاریکرا و ئەرکێکی لە خزمەتی دامەزراوە دستوریەکانی هەرێمدا پێسپێردرا بێت. بەڵێ پێشنیاری چوارەم وەک خۆی بەم شێوەیە مادە یەک ئەم زاراوانەی خوارەوە بوو مەبەستی حکومەکانی ئەم یاسا ئەمانەکانی بەرامبەریان دەگەێنن. یەکەم هەرێمی کوردستان داش عێراق. دووەم وەزیری تایبەتمەند وەزیری ئەو وەزارەتەیە کە کەسی لە ئەستۆکراوتیایدا زیان بە مولک و ماڵی دەولەت گەیاندووە. سێەم
سەرۆکی لایەنینە بەستراو بە وەزارەت سەرۆکی ئەو لایەنینە بەستراوەیە بە وەزارەت کە کەسی لە ئەستۆکرا و تیایدا زیان بە مڵک و ماڵی دەولەت گەیاندووە. چوارەم پارێزگاری تایبەتمەند پارێزگاری ئەو پارێزگایەیە کە کەسی لە ئەستۆکرا و تیایدا لە سنووری دیوانی پارێزگا و یەکێک کارگیریەکانیدا زیانی بە مڵک و ماڵی دەولەت گەیاندووە. پێنجەم دەسەڵاتی تایبەتمەند وەزیری تایبەتمەند سەرۆکی لایەنینە بەستراو بە وەزارەت پارێزگار دەگرێتەوە. شەشەم مڵک و ماڵی دەولەت سەرجەم مڵک و ماڵی گشتی و تایبەتی گوازراوە و نەگوازراوە دەگرێتەوە کە خاوەندارێتی دەگەرێتەوە بوو دەولەت یان کەسە معنەویە گشتیەکان کە تەرخانکرا بێت بە شێوەیەکی ڕاستەوخۆ بۆ سوودی گشتیان بۆ دام و دەستگایەکی گشتی بە شێوەی کرداریان بە پێی یاسا. حوتەم فەرمانبەر هەر کەسێک کە وەزیفەیەکی لەسەر میلاکی دامەزراوە دستوریەکانی هەرێم پێی سپێردرا بێت بە شێوەی هەمیشەییان گرێبەست. هەشتەم ڕاستپێردرا و بەڕاژەی گشتی هەر کەسێک ئەرکێکی لە خزمەتی دامەزراوە دستوریەکانی هەرێم پێ سپێردرا بێت بۆ ماوەیەکی دیاریکراو. نوێم لژنەی لێکۆڵینەوە ئەو لژنانن کە بە پێی حکومەکانی ئەم یاسایە بۆ مەبەستی لێکۆڵینەوە لەو زیانانەی بە مڵک و ماڵی دەولەت دەکەوێت پێک دێن. دەیەم لە ئەستۆکردن قەرەبووکردنەوەی ئەو زیانانەیە کە لە لایەن فەرمانبەر یان کەسانی ڕاستپێردرا و بەڕێژەی گشتی بەر مڵک و ماڵی دەولەت دەکەوێت. پێشنیاری پێنجەم پێشنیاری لژنەی کاروباری یاسایی بە پێی ئەو دەسەڵاتانەی مادە 91 بەرگەی چوارەم لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان کە بە لژنەی یاسایی دراوە ئێمە لە کوبەندی ئەو بژاردانەی پێشنیار کراون لەلایەن ئەندامانی پەرلەمان لە دانیشتنی خوێندنەوەی دووەمدا ئەم پێشنیارە دەخینە ڕوو و داوا دەکەین بخرێتە دەنگدان. مادە یەک بۆ مەبەستی حکومەکانی ئەم یاسایە ئەم زاراوە و دەستەواژانەی خوارەوە مانەکانی بەرامبەریان دەگەێنن. یەکەم هەرێمی کوردستان داش عێراق. دووەم سەرۆکی ئەنجومەنی وەزیران سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان داش عێراق. سێەم وەزیری تایبەتمەند وەزیری ئەو وەزارەتەیە کە کەسی لە ئەستۆکرا و تیایدا زیان بە مڵک و ماڵی دەولەت گەیاندووە. چوارەم سەرۆکی لایەنینە بەستراو بە وەزارەت سەرۆکی ئەو لایەنینە بەستراوەیە بە وەزارەت کە کەسی لە ئەستۆکرا و تیایدا زیان بە مڵک و ماڵی دەولەت گەیاندووە. پێنجەم پارێزگاری تایبەتمەند پارێزگاری ئەو پارێزگایەیە کە کەسی لە ئەستۆکرا و تیایدا لە سنووری دیوانی پارێزگا و یەکێک کارگیریەکانیدا زیان بە مڵک و ماڵی دەولەت گەیاندووە. شەشەم دەسەڵاتی تایبەتمەند هەر یەکە لە وەزیری تایبەتمەند سەرۆکی لایەنینە بەستراو بە وەزارەت پارێزگار دەگرێتەوە. حوتەم مڵک و ماڵی دەولەت سەرجەم مڵک و ماڵی گشتی و تایبەتی گوازراوە و نەگوازراوە دەگرێتەوە کە خاوەندارێتی دەگەڕێتەوە بۆ دەولەت یان کەسە معنەویە گشتیەکان کە تەرخان کرابێت بە شێوەیەکی ڕاستەوخۆ بۆ سوودی گشتی یان بۆ دام و دەستگایەکی گشتی بە شێوەی کرداریان بە پێی یاسا. هەشتەم فەرمانبەر هەر کەسێک کە وەزیفەیەکی لەسەر میلەکی دامەزراوە دستوریەکانی هەرێم پێی سپێردرا بێت بە شێوەی هەمیشەییان گرێبەست. نوێم ڕاستپێردرا و بەڕێژەی گشتی هەر کەسێک ئەرکێکی لە خزمەتی دامەزراوە دستوریەکانی هەرێم پێی سپێردرا بێت بۆ ماوەیەکی دیاریکراو. دەیەم لژنەی لێکۆڵینەوە ئەو لژنانن کە بە پێی حکومەکانی ئەم یاسایە بۆ مەبەستی لێکۆڵینەوە لەو زیانانەی بە مڵک و ماڵی دەولەت دەکەوێت پێک دێن. یازدەیەم لە ئەستۆکردن قەرەبووکردنەوەی ئەو زیانانەیە کە لەلایەن فەرمانبەر یان کەسانی ڕاستپێردرا و بەڕێژەی گشتی بەر مڵک و ماڵی دەولەت دەکەوێت. بەڵێ زۆر سپاس بەڕێزان ئەندامانی پەرلەمان کێ لەگەڵ پێشنیاری یەکەمە؟ یەک کەس. کێ لەگەڵ پێشنیاری دووەمە؟ کەسی لەگەڵ نییە. پێشنیاری سێم هەر بەڕێزێکی لەگەڵە؟ شەش کەس. پێشنیاری چوارم وەک خۆی؟ بەڵێ. بەڵێ. پێشنیاری پێنجم چییە؟ بەڵێ. 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 یەک تەوزیحی هەیە کاک بژار لەسەر ئەوەی پێنجم پێشەوەی بیخەینە دەنگدان؟ یعنی ئەوەی لیژنەی یاسایی؟ بەڵێ. بەڕێز سەرۆکی پەرلەمان دەوای لێبوردن دەکەین غەڵەتیەکی مەطبعی هەیە تعریفی لە ئەستۆکردن
گەڕاندنەوە و پێبژاردننی ئەو زیانانەیە. بەڵێ زۆر سپاس هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵ پێشنیاری پێنجەمە کە پێشنیاری لیژنەی یاساییە با دەست بەرزکاتەوە. بەڵێ زۆر سپاس بە 67 دەن مادەکە پەسەند کرا. مادەی 2 بنای خۆی گەورە مادەی 2 چوار پێشنیار هەیە. پێشنیاری یەکەم مادەی 2 وەک خۆی تەنیا یەک دەستەواژەی لە ئەستۆ دەگرێت بکرێتە دەخرێتە ئەستۆ. دووەم دەستەواژەی بەرکارەکان لە کۆتایی مادەکە لا ببرێ. پێشنیاری دووەم مادەکە بەم شێوەیە لێ بکرێت فەرمانبەریان کەسی ڕاستپێدراو بە ڕاژەی گشتی بەهای تەواوی ئەو زیانانەی دەکەوێتە ئەستۆ کە بەهۆی کەم تەرخەمی یان سەرپێچی یاسا و بڕیار و ڕێنماییەکان بە مڵک و ماڵی دەوڵەت گەیاندووە. پێشنیاری سێیەم وەک خۆی فەرمانبەریان ڕاستپێدراو بە ڕاژەی گشتی بەهای ئەو زیانانە لە ئەستۆ دەگرێت کە بە مڵک و ماڵی دەوڵەت کەوتون بە ئەنقەست بێت یان بەهۆی پشتگوێخستن یان کەم تەرخەمی یان سەرپێچی کردنی یاسا و بڕیار و پەیڕۆ و ڕێنماییە بەرکارەکان. پێشنیاری چوارەم پێشنیاری لیژنەی کاروباری یاساییە. فەرمانبەریان ڕاستپێدراو بە ڕاژەی گشتی بەهای ئەو زیانانەی دەخرێتە ئەستۆ کە بەرماڵ و مڵکی دەوڵەت کەوتون بەهۆی هەڵەی بە ئەنقەست یان کەم تەرخەمی یان پشتگوێخستن یاخود سەرپێچیکردنی یاسا و بڕیار و پەیڕۆ و ڕێنماییە بەرکارەکان. زۆر سپاس. زۆر سپاس. بەڕێزانن دامانی پەرلەمان پێشنیاری یەکەم هەر بەڕێزێکی لەگەڵە کەسی لەگەڵ نییە. پێشنیاری دووەم هەر بەڕێزێکی لەگەڵە ئادەست بەرزکاتەوە کەسی لەگەڵ نییە. پێشنیاری سێم وەک خۆی هەر بەڕێزێکی لەگەڵە با دەست بەرزکاتەوە. بەڵێ 2 کەسی لەگەڵە. پێشنیاری چوارەم پێشنیاری لیژنەی یاسایی هەر بەڕێزێکی لەگەڵە. بەڵێ زۆر سپاس بەدەنگی 69 ئەندامی پەرلەمان پێشنیاری چوارم پەسەند کرا. مادە 3 فەرموون. سەبارەت بە مادەی 3 5 پێشنیار هەیە. پێشنیاری یەکەم مادەکە وەک خۆی تەنیا لەگەڵ ئەم گۆڕانکاریانە یەک لە بڕگەی یەکەمدا بەڕێوەبەری گشتی بکرێتە بەڕێوەبەر. دووەم بڕگەی سێیەم ئەم مادەیە لا ببرێت. پێشنیاری دووەم مادەکە وەک خۆی تەنیا دەستەواژەی بەرایی لە کۆتایی بڕگەی یەکەمدا لا ببرێت. پێشنیاری سێیەم مادەکە وەک خۆی تەنیا لەگەڵ ئەم گۆڕانکاریانە یەکەم دەستەواژەی پەیوەندی حیزبایەتی لە بڕگەی دووەمی ئەم مادەیە زیاد بکرێ بەم شێوەیە. دووەم نابێت لە لیژنەی لێکۆڵینەوەدا کەسێک ببێتە ئەندام کە پەیوەندی و سەرگیری یان خزمایەتی یان ژن و ژنخوازی تا پلەی 4 یان پەیوەندی حیزبایەتی لەگەڵ ئەو فەرمانبەرە هەبێت کە بە لاستۆکردن داوا کراوە. 2 بڕگەی سێمی ئەم مادەیە لا ببرێت. پێشنیاری چوارەم وەک خۆی مادەی 3 یەکەم پێویستە دەسەڵاتی تایبەتمەند یان ئەوەی هەر کامیان ڕای دەسپێرێت لیژنەی لێکۆڵینەوە پێک بێت لە سەرۆکێک کە پلەی بەڕێوەبەری گشتی کەمتر نەبێت و 2 ئەندام لە فەرمانبەرانی خاوەن شارەزایی و پسپۆڕی بەو مەرجەی یەکێک خاوەن بڕوانامەی بەرایی زانکۆ بێت لە یاسادا. 2 دووەم نابێت لە لیژنەی لێکۆڵینەوەدا کەسێک ببێتە ئەندام کە پەیوەندی و سەرگیریان خزمایەتیان ژن و ژنخوازی تا پلەی 4 لەگەڵ ئەو فەرمانبەرە هەبێت کە بە لاستۆکردن داوا کراوە. سێیەم ئەگەر پێویستی کرد دەسەڵاتی تایبەتمەند بۆی هەیە زیاتر لە یەک لیژنەی لێکۆڵینەوە لە دۆسیەکان لاستۆکردن پێک بێنێ. پێشنیاری پێنجەم پێشنیاری لیژنەی کاروباری یاسایی. مادەی 3 یەکەم پێویستە دەسەڵاتی تایبەتمەند یان ئەوەی هەر کامیان ڕای دەسپێرێت
لیژنەی لێکۆڵینەوە لە سەرۆکێک کە پلەی وەزیفی لە بەڕێوەبەر کەمتر نەبێت و دوو ئەندام لە فەرمانبەرانی خاوەن شارەزایی و پسپۆڕی پێک بهێنێت بەو مەرجەی یەکێکیان خاوەن بڕوانامەی زانکۆیی بێت لە یاسادا. دووەم، نابێت کەسێک ببێتە سەرۆک یا ئەندامی لیژنەی لێکۆڵینەوە کە پەیوەندیە و سەرگیری یان خزمایەتی تا پلەی چواری لەگەڵ داواکراوە بۆ مەبەستی لە ئەستۆکردن هەبێت. سێەم، ئەگەر زیاتر لە دۆسیەکی تایبەت بە لە ئەستۆکردن هەبوو دەکرێت بۆ خێراکردنی پرۆسەی تێڕوانینیان دەسەڵاتی تایبەتمەند زیاتر لە یەک لیژنەی لێکۆڵینەوە پێک بێنێت. زۆر سپاس. سپاس بۆ بەڕێز. بەڕێزان ئەندامانی پەرلەمان هەر بەڕێزێک لەگەڵ پێشنیاری یەکەمە با دەست بەرزکاتەوە. کاک ڕێبوار، بەڵێ یەک کەس. بەڵێ بەڕێزان ئەندامانی پەرلەمان هەر بەڕێزێک لەگەڵ پێشنیاری دووەمە. کەسی لەگەڵ نییە. بەڕێزان هەر بەڕێزێکتان لەگەڵ پێشنیاری سێمە با دەست بەرزکاتەوە. بەڵێ کەسی لەگەڵ نییە. هەر بەڕێزێک بەڵێ کاکتۆر ئیسماعیل بەڵێ هەر بەڕێزێک لەگەڵ پێشنیاری چوارەمە وەک خۆی با دەست بەرزکاتەوە. کەسی لەگەڵ نییە. هەر بەڕێزێک لەگەڵ پێشنیاری لیژنەی کاروباری یاساییە با دەست بەرزکاتەوە. بەڵێ زۆر سپاس بەدەنگی 6 ئەندامی پەرلەمان پەسەند کرا. مادەی دوای ئەوە. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی 4 حەوت پێشنیار هەیە. پێشنیاری یەکەم مادەکە وەک خۆی تەنیا حەوت ڕۆژەکە لا ببرێت و بکرێتە لە نزیکترین کاتدا. پێشنیاری دووەم مادەکە وەک خۆی تەنیا حەوت ڕۆژەکە بکرێتە 3 ڕۆژ. پێشنیاری سێەم مادەکە وەک خۆی تەنیا دەستەواژەی فەرمانگەی پەیوەندیدار بکرێتە دامەزراوەی پەیوەندیدار. پێشنیاری چوارەم مادەکە وەک خۆی تەنیا دەستەی دەستپاکی لە کۆتایی مادەکە بەم شێوەیە زیاد بکرێت. فەرمانگەی پەیوەندیدار کە زیان گەیاندن بە مڵک و ماڵی دەوڵەت تێیدا ڕووی داوە لە ماوەیە کە لە 7 ڕۆژ لە ڕێکەوتی زانینی ڕووداوەکە تێپەڕ نەکات دەسەڵاتی تایبەتمەند و دەستەی دەستپاکی ئاگادار دەکاتەوە. پێشنیاری پێنجەم تەنیا وشەی پێویستە لە دەستپێکی مادەکە زیاد بکرێت بەم شێوەیە. پێویستە فەرمانگەی پەیوەندیدار کە زیان گەیاندن بە مڵک و ماڵی دەوڵەت تێیدا ڕووی داوە لە ماوەیە کە لە 7 ڕۆژ لە ڕێکەوتی زانینی ڕووداوەکە تێپەڕ نەکات دەسەڵاتی تایبەتمەند ئاگادار دەکاتەوە. پێشنیاری شەشەم وەک خۆی مادەی 4 فەرمانگەی پەیوەندیدار کە زیانگەیاندن بە مڵک و ماڵی دەوڵەت تێیدا ڕووی داوە لە ماوەیە کە لە 7 ڕۆژ لە ڕێکەوتی زانینی ڕووداوەکە تێپەڕ نەکات دەسەڵاتی تایبەتمەند ئاگادار دەکاتەوە. پێشنیاری حەوتەم پێشنیاری لیژنەی کاروباری یاسایی ئەو فەرمانگە پەیوەندیداری کە تیایدا زیانگەیاندن بە مڵک و ماڵی دەوڵەت کەوتووە لە ماوەیە کە لە 7 ڕۆژ لە ڕێکەوتی زانینی ڕووداوەکە تێپەڕ نەکات دەسەڵاتی تایبەتمەند ئاگادار دەکاتەوە. سپاس. بەڵێ زۆر سپاس بەڕێزان ئەندامانی پەرلەمان سەبارەت بە مادەی 4 هەر بەڕێزێک لەگەڵ پێشنیاری یەکەمە با دەست بەرزکاتەوە. کەسی لەگەڵ هەر بەڕێزێک لەگەڵ پێشنیاری دووەمە با دەست بەرزکاتەوە. پێشنیاری دووەم دوو کەس. هەر بەڕێزێک لەگەڵ پێشنیاری سێمە کەسی لەگەڵ نییە. هەر بەڕێزێک لەگەڵ پێشنیاری چوارەمە کەسی لەگەڵ نییە. هەر بەڕێزێک لەگەڵ پێشنیاری پێنجەمە بەڵێ کاکتۆسمە یەک کەس. هەر بەڕێزێک لەگەڵ پێشنیاری شەشەمە وەک خۆی بەڵێ بەڵێ زۆر سپاس یەک کەس. هەر بەڕێزێک لەگەڵ پێشنیاری لیژنەی کاروباری یاسایی پێشنیاری حەوتەمە. زۆر سپاس بەدەنگی 57 ئەندامی پەرلەمان پەسەند کرا. مادەی 5 بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی 5 پێشنیار. پێشنیاری یەکەم مادەکە وەک خۆی تەنیا خاڵی سێ لە بەرگەی یەکەمی ئەم مادەیە بەم شێوەیە لێ بکرێت. سێ لە ڕێگەی کۆنووسەوە دیاریکردنی لە ئەستۆکار و بەشداربووان لەگەڵیدا ئەو زیانانەی بەر مڵک و ماڵی دەوڵەت کەوتووە بەهای زیانەکە بەو نرخەی کە لە کاتی ڕوودانی زیانەکە باوە و بڕی پارەی لە ئەستۆکردن.
پێشنیاری دووەم مادەکە وەک خۆی تەنیا لەگەڵ ئەم گۆڕانکاریانە. یەکەم زیادکردنی ئەم دێڕە دوای کۆکردنەوەی بەڵگە بۆ کۆتایی دەقی خاڵی یەک لە بڕگەی یەکەمدا بەم شێوەیە. یەک پێڕاگەیاندنی ئەو کەسەی داوا کراوە بە لە ئەستۆکردن لە ڕێگەی فەرمانگەیەکەوە بە شێوەی نووسراو بۆ ئەوەی لە کات و شوێنی دیاریکراودا ئامادە بێت دوای کۆکردنەوەی بەڵگە. دوو بڕگەی سێمی ئەم مادەیە بەم شێوەی لێ بکرێت. سێم لیژنەی لێکۆڵینەوە بۆی هەیە پشت بە کەسانی شارەزا و تایبەتمەند ببەستێت بۆ دیاریکردن و مەزەندەکردنی بەهای ئەو زیانانەی بەر مڵک و ماڵی دەوڵەت کەوتووە. سێ زیادکردنی بڕگەیەک بە زنجیرەی چوارەم بۆ ئەم مادەیە بەم شێوەیە. چوارەم کارڕاییەکانی لیژنە بە پوچەڵدا دەنرێت ئەگەر ئەنجام درابێ بەبێ ئاگایی نوێنەری دەستەی دەستپاکی یان داواکاری گشتی. پێشنیاری سێم وەک خۆی مادەی 5 یەکەم لیژنەی لێکۆڵینەوە ئەم ئەرکانەی لە خوارەوە دەگرێتە ئەستۆ. یەکەم پێڕاگەیاندنی ئەو کەسەی داواکراوە بە لە ئەستۆکردن لە ڕێگەی فەرمانگەکەیەوە بە شێوەی نووسراو بۆ ئەوەی لە کات و شوێنی دیاریکراودا ئامادە بێت. دوو لێکۆڵینەوە بە شێوەی نووسراو دەبێت و هەموو وتەکانی کەسی داواکراو بە لە ئەستۆکردن و گەواهیدەرەکان تۆمار دەکرێت و لیژنە بۆی هەیە گشت ئەو پەڕا و بەڵگەنامە و زانیاریانە ببینێت کە بۆ لێکۆڵینەوە بە پێویستیان دەزانێت. سێ لە ڕێگەی کۆنووسەوە دیاریکردنی لە ئەستۆکار و بەشداربووان لەگەڵیدا ئەو زیانانەی بەرموڵک و ماڵی دەوڵەت کەوتووە بەهای زیانەکە بەو نرخەی کە لە کاتی ئاڕاستەکردنی ڕاستپاردەی لیژنە باوە و بڕی پارەی لە ئەستۆکردن. دووەم ئامادەنەبوونی کەسی داواکراو بە لە ئەستۆکردن سەرڕای پێڕاگەیاندنی ڕێگر نابێت لە بەردەم ڕێکارەکانی لیژنەی لێکۆڵینەوە. سێم لیژنەی لێکۆڵینەوە بۆی هەیە پشت بە کەسانی شارەزا و تایبەتمەند ببەستێت بۆ دیاریکردنی بەرپرسیارەتی ئەو کەسەی داوا کراوە بە لە ئەستۆکردن و مەزەندەکردنی بەهای ئەو زیانەی بەر مڵک و ماڵی دەوڵەت کەوتووە. پێشنیاری چوارەم پێشنیاری لیژنەی کاروباری یاسایی. مادەی 5 یەکەم لیژنەی لێکۆڵینەوە لە ڕێگەی فەرمانگەی پەیوەندیدارەوە فەرمانبەر یان ڕاستپێراو بە ڕاژەی گشتی بە شێوەی نووسراو بە مەبەستی ئامادەبوون لە کات و شوێنی دیاریکراوە لە بەردەم لیژنەکەدا ئاگادار دەکاتەوە و بۆ هەر ڕێکارێکی تری پێویست سەبارەت بە پێڕاگەیاندن و ئامادەبوون ڕێسا گشتیەکانی ناو یاسابەرکارەکانی هەرێم جێبەجێ دەکرێن. دووەم لێکۆڵینەوە بە شێوەی نووسین دەبێت و لیژنەکە وتەکانی کەسی داواکراو بە لە ئەستۆکردن و گەواهیدەرەکان تۆمار دەکات و دەتوانێت بڕوانێتە ئەو پەڕا و بەڵگەنامە و زانیاریانە کە بۆ لێکۆڵینەوە بە پێویستیان دەزانێت. سێم ئامادەنەبوونی کەسی داواکراو بە لە ئەستۆکردن سەرڕای پێڕاگەیاندنی ڕێگر نابێت لە بەردەم کاری لیژنەی لێکۆڵینەوە و پێویستە لەسەر گرتنەبەری ڕێکارەکانی بەردەوام بێت. چوارەم لیژنەی لێکۆڵینەوە دەتوانێت پشت بە کەسانی شارەزا و تایبەتمەند ببەستێت بەبێ ئەوەی مافی دەنگدانیان هەبێت. سوپاس. زۆر سپاس. بەڕێزان ئەندامانی پەرلەمان سەبارەت بەم مادەیە هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵ پێشنیاری یەکەمە با دەست بەرزکاتەوە. کەسی لەگەڵ نییە. هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵ پێشنیاری دووەمە با دەست بەرزکاتەوە. بەڵێ دکتۆر ئیسماعیل یەک کەسی لەگەڵە. هەر بەڕێزێک لەگەڵ پێشنیاری سێمە وەک خۆی با دەست بەرزکاتەوە. کەسی لەگەڵ نییە. هەر بەڕێزێک لەگەڵ پێشنیاری لیژنەی کاروباری یاساییە با دەست بەرزکاتەوە. بەڵێ بەدەنگی 67 ئەندامی پەرلەمان پەسەند کرا. مادەی 6 فەرموون بەڕێزان. مادەی 6 بەڕێز سەرۆکی پەرلەمان وەکو لیژنەی کاروباری یاسایی بە گرنگ مانزانی بوو بەشترکردنی بە شێوەی داڕشتنەوەی ئەم پرۆژە یاسای خالی سێ لە بڕگەی یەکەم و مادەی 5 بکەینە مادێکی سربەخۆ بە زنجیرەی مادەی 6 لەبەر ئەوە داوا لە بەڕێستان دەکەین ئەم مادە نوێیە بخرێتە دەنگدان ئەگەر دەنگی پێویست بەدەست هێنا ئەو زنجیرە مادەکانی تر یەک لە دوای یەک دەگۆڕێت بەم شێوە. مادەی 6
لژنەی لێکۆڵینەوەی ڕاستپەردەی خۆ لە ئەستوکردنیان لە ئەستونەکردنی هۆکارەکانی ئاراستەی دەسەڵاتی تایبەتمەند دەکات دەبێت کۆنووسی کۆتایی لژنە ئەمانە خوارەوە لە خۆی بگرێت. مادەکە بە تەواوی بخوێنەرەوە اینجای خەمە دەنگە. بەڵێ. مادەکە بە یەک دیارکردنی قەبارەیە و زیانانە بەر ماڵ و مڵکی دەوڵەت کەوتن بە شێوەیەکی ورد و ڕوون. دوو دیارکردنی ڕادەی گەورەی ئەم هەلایان سەرپێچیان کەم تەرخەمیان پێشگوێخستن ئەنجام داوە بوو تا هوکاری زیانگەیاندن بە ماڵ و مڵکی دەوڵەت بانقەس بوو بێت یان نە. هەلێکی مرویی یان بەستراو بێتن یان نەبەستراو. سێ دیارکردنی کەسی لە ئەستوکراو و هەروها ئەوانەی بەشدارن لەگەڵیاندا و ڕێژەی بەرپرسیاتی هەر یەک لە بەشداربوونیان لە هێنانەکەیەوە زیانەکە. 4. دیارکردنی پەیوەندی و هوکاری نێوان زیانەکە و هەڵەیان کەم تەرخەمیان یان پێشگوێخستن یاخود سەرپێچیەکە. 5. دیارکردنی بەهای ئەو زیانانە بە نرخی ڕۆژانە و ئاراستەکردنی ڕاستپاردەی لە لژنەی لەگەڵ بڕی پێبرژاندنی لە ئەستوکراو. بەڕێزانە ئەندامانی پەرلەمان لیژنەی کاروباری یاسایی بڕگەیەکی لە مادەیەک هێناوە کردوێتی بە مادەیەکی سربەخۆ و بووە بە مادەی 6 هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵ ئەو پێشنیارەی لیژنەی یاساییە با دەستبەرزکاتەوە. بەڵێ 65 ئەندامی بەڕێزی پەرلەمان لەگەڵ ئەو مادەیە بوون بەو شێوەیە کە لیژنەی یاسایی پێشنیاریان کردبوو. مادەی 7 مادەی 7 سەبارەت بە مادەی 7 هیچ پێشنیار نییە. مادەی 7 دەسەڵاتی تایبەتمەند لەسەر بنەماڵەی ڕاستپەردەی لژنەی لێکۆڵینەوەی بڕیاری ئەستوکردن یان لە ئەستونەکردنی دەدات لە ماوەی 7 ڕۆژ لە ڕێکەوتی وەلگرتنی ڕاستپەردەکان. بەڵێ بەڕێزان سەبارەت بە مادەی 7 هیچ پێشنیارێک نییە ئەو نەسەی کە خوێندیانەوە بەڕێزیان هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمانی لەگەڵە. بەڵێ زۆر سپاس بەدەنگی 64 ئەندامی پەرلەمان پەسەند کرا. مادەی 8 بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی 8 5 پێشنیار هەیە. پێشنیاری یەکەم مادەکە بەم شێوەیە لێ بکرێت بڕی پارەی لە ئەستۆکراو بە یەکجاری وەردەگیرێت. پێشنیاری دووەم ئەم مادەیە بەم شێوەیە لێ بکرێت بڕی پارەی لە ئەستۆکراو بە یەکجاری وەردەگیرێت یان ڕاستەوخۆ لە بڕی پاشەکەوتی موچەی فەرمانبەران و ڕاستپێردراوان دەبڕدرێت و دەسەڵاتی تایبەتمەند دەتوانێت بیکاتە قسط بۆ ماوەیەک لە 5 ساڵ زیاتر نەبێت بەرامبەر بە دەستەبەرێکی کەسی گەرەنتیکار یاخود یان خانوبەرەیی. لەم بارەشدا نیشانەی گلدانەوە بە حکمی ڕەهن لەسەر خانوبەرەکە لە فەرمانگەی تۆمارکردنی خانوبەرەی تایبەتمەند دادەنرێت. پێشنیاری سێم مادەکە بەم شێوەیە لێ بکرێت بڕی پارەی لە ئەستۆکراو بە یەکجار وەردەگیرێت و دەسەڵاتی تایبەتمەند دەتوانێت بیکاتە قسط بۆ ماوەیەک لە 5 ساڵ زیاتر نەبێت. پێشنیاری چوارەم وەک خۆی مادەی 8 بڕی پارەی لە ئەستۆکراو بە یەکجار وەردەگیرێت و دەسەڵاتی تایبەتمەند دەتوانێت بیکاتە قسط بۆ ماوەیەک لە 5 ساڵ زیاتر نەبێت بەرامبەر بە دەستەبەرێکی کەسی گەرەنتیکار یان خانوبەرەیی. لەم بارەشدا نیشانەی گلدانەوە بە حکمی ڕەهن لەسەر خانوبەرەکە لە فەرمانگەی تۆمارکردنی خانوبەرەی تایبەتمەند دادەنرێت. پێشنیاری پێنجەم پێشنیاری لیژنەی کاروباری یاسایی بڕی پێبژاردننی لە ئەستۆکراو بە یەکجار دەدرێت و وەزیری تایبەتمەندیان سەرۆکی لایەنی نەبەستراو بە وەزارەت دەتوانێت بیکاتە قسط بۆ ماوەیەک لە 5 ساڵ زیاتر نەبێت بەرامبەر بە دەستەبەرێکی کەسییان خانوبەرەیی گەرەنتیکار و لەم بارەیەش نیشانەی گلدانەوە بە حکمی ڕەهن لەسەر خانوبەرەکە لە فەرمانگەی تۆمارکردنی خانوبەرەی تایبەتمەند دادەنرێت. بەڵێ زۆر سپاس بەڕێزان ئەندامانی پەرلەمان سەبارەت بە مادەی 8 هەر بەڕێزێک لەگەڵ پێشنیاری یەکەمە با دەستبەرزکاتەوە. کەسی لەگەڵ نییە. هەر بەڕێزێک لەگەڵ پێشنیاری دووەمە با دەستبەرزکاتەوە. بەڵێ دوو کەس. بەڵێ سپاس. هەر بەڕێزێک لەگەڵ پێشنیاری سێمە کەسی لەگەڵ نییە. هەر بەڕێزێک لەگەڵ پێشنیاری چوارەمە وەک خۆی کەسی لەگەڵ نییە.
هەر بەڕێزێک لەگەڵ پێشنیاری پێنجەمە پێشنیاری لیژنەی کاروباری یاسایی. بەڵێ زۆر سپاس بەدەنگی 59 ئەندامی پەرلەمان پەسەند کرا. مادەی 9 فەرموون خەدیجە خان. برای سروکی پارلمان سبارت به ماده 9 چهار پیشنیار هیم. پیشنیار یکم ماده که وک خوی تنیا لبرگه یکم دا 30 روز بکرد 60 روز. پیشنیاری دوم ماده که وک خوی تنیا لبرگه یکم دا 30 روز بکرد 10 روز. پیشنیاری سیم وک خوی ماده 9 یکم لحالت پابندبونی بدانوی بری پاره لاستوکراو یا ندانی قیستکان لماوی 30 روز لرکوتی شایستبونی حکمکانی یاسای ورگرتنوی قرض حکومیکانی برکار لهرم لسر کسی لاستوکراو پیاده دکرد و بریاری با قص کردنکش به هلوشوا دادن رد و او قصانی لاستوی ماونتوا به یک جار لی وردگیرتوا. دوم اگر نکرا بری پاره لاستوکراو به پی یاسای ورگرتنوی قرض حکومیکان ور بگیرد او موچه کسی لاستوکراو به پی او رجانه که لیاسای جبجه کردنی کارپکراو لهرم رگای پیدراوا گل دادرتوا و امش رگر نابی لگرتنبری رکارکانی هاتو لیاسای ورگرتنوای قرض حکومیکانی کارپکراو لهرم لسر هر ملک مالکی لاستوکراو که لدهاتو دا بیتا خوانی. پیشنیاری چهارم پیشنیاری لجنه کاروباری یاسایی. ماده 9 یکم حکمکانی یاسای ورگرتنوای قرض حکومیکانی کارپکراو لهرم لسر کسی لاستوکراو پیاده دکرد اگر پابند نبو بدانوی بری پیبجاردنی لاستوکراو یا لماوی 30 روز لرکوتی شایستبونی قستکانی نیداوا بریاری با قص کردنکش به هلوشوا دادن رد و او قصانش ماونتوا لاستوی به یک جاری لی وردگیری توا. دوم اگر نکرا بری پیبجاردنی لاستوکراو به پی یاسای ورگرتنوای قرض حکومیکان ور بگیرد او موچه کسی لاستوکراو به پی او رجانه که لیاسای جبجه کردنی کارپکراو لهرم دیاری کراوا گل دادرتوا و امش رگرنابی لگرتنبری رکارکانی هاتو لیاسای ورگرتنوای قرض حکومیکانی کارپکراو لهرم لسر هر مایه یک که لاستوکراو لدهاتو دا دبیت خوانی. بەڵێ زۆر سپاس بەڕێزان سەبارەت بە مادەی 9 هەر بەڕێزێک لەگەڵ پێشنیاری یەکەمە بارەز بەرزکاتەوە کەسی لەگەڵ نییە. هەر بەڕێزێک لەگەڵ پێشنیاری دووهەمە بادەست بەرزکاتەوە کەسی لەگەڵ نییە. هەر بەڕێزێک لەگەڵ پێشنیاری سێمە وەک خۆی دوو کەسی لەگەڵە بەڵێ. هەر بەڕێزێک لەگەڵ پێشنیاری لیژنەی کاروباری یاساییە. بەڵێ زۆر سپاس بەدەنگی 61 ئەندامی پەرلەمان پەسەند کرا. مادەی 10 بەڕێزان فەرموون. سەبارەت بە مادەی 10 سێ پێشنیار هەیە. پێشنیار یەکەم وەک خۆی تەنیا بڕگەی دووەمی ئەم مادەیە لا ببردرێت. پێشنیاری دووەم وەک خۆی مادەی 10 یەکەم کۆتایی هاتن یان گواستنەوەی ڕاژەی فەرمانبەر یان ئەرچی کەسی ڕاستپێردراو بە ڕاژەی گشتی بە هەر هۆکارێک ڕێگر نابێت لە گرتنەبەری ڕێوشوێنی لە ئەستۆکردن بە پێی حکومەکانی ئەم یاسایە. دووەم لە حاڵەتی مردنی لە ئەستۆکراو بڕی پارەی لە ئەستۆکردن دەگوازرێتەوە بۆ میراتەکەی. پێشنیازی سێم پێشنیازی لیژنەی کاروباری یاسایە. مادەی 10 یەکەم گواستنەوە و کۆتایی هاتنی ڕاژەی فەرمانبەریان ڕاستپێردراو بە ڕاژەی گشتی بە هەر هۆکارێک ڕێگر نابێت لە گرتنەبەری ڕێوشوێنی لە ئەستۆکردن بە پێی حکومەکانی ئەم یاسایە. دووەم لە حاڵەتی مردنی لە ئەستۆکراو بڕی پێبژاردن دەگوازرێتەوە بۆ سەر ئەو ماڵ و مڵکەی کە لە دوای مردنی لێ بەجێ دەمێنێت. بەڕێزان ئەندامانی پەرلەمان سەبارەت بە مادەی 10 هەر بەڕێزێک لەگەڵ پێشنیاری یەکەمە. بەڵێ سێ کەس. هەر بەڕێزێک لەگەڵ پێشنیاری دووەمە وەک خۆی کاک سەروان یەک کەس. هەر بەڕێزێک لەگەڵ پێشنیاری سێمە.
هەر بەڕێزێک لەگەڵ پێشنیاری سێمە پێشنیاری لیژنەی کاروباری یاسایی. بەڵێ زۆر سپاس بەدەنگی 61 ئەندامی پەرلەمان پەسەند کرا. مادەی 11 بەڵێ مایکەکەت ساراخان جارێکی تر بەڵێ تەواو. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادە 11 دوو پێشنیار هەیە. پێشنیاری یەکەم وەک خۆی مادە 11 یەکەم فەرمانبەر یان ڕاستپێدرا و بە ڕاژەی گشتی کە بڕیاری لە ئەستۆکردنی لەسەر دراوە مافی تانەدانی لە بڕیاری لێژنەی لێکۆڵینەوە لە بەردەم دادگای کارگەری بەپێی حکومەکانی یاسای ئەنجومەنی شوڕا لە هەرێمی کوردستان ژمارە 14 ساڵی 2008 هەیە. دووەم مەرجە پێشتانەدان لە بڕیاری لە ئەستۆکردن کەسی لە ئەستۆکرا و دادخوازی لە بڕیارەکە لە بەردەم ئەو لایەنە پێشکەش بکات کە بڕیارەکەی دەرکردووە لە ماوەی 15 ڕۆژ لە ڕێکەوتی پێڕاگەیاندنی یان هەژمارکردنی بە پێڕاگەیاندراو. پێشنیاری دووەم پێشنیاری لیژنەی کاروباری یاسایی مادە 11 یەکەم کەسی لە ئەستۆکرا و دەتوانێت لە ماوەی 15 ڕۆژ لە ڕێکەوتی پێڕاگەیاندنی ئەژمارکردنی بە پێڕاگەیاندرا و ڕاستەوخۆ لە بەردەم دەسەڵاتی تایبەتمەند یا لە ڕێگەی فەرمانگەکەیەوە دادخوازی بەرامبەر بە بڕیاری لە ئەستۆکردنەکەش پێشکەش بکات. دووەم پێویستە دەسەڵاتی تایبەتمەند لە ماوەی 15 ڕۆژ لە ڕێکەوتی وەرگرتنی بڕوانێتە دادخوازیەکە. سێیەم ئەگەر دەسەڵاتی تایبەتمەند دادخوازیەکەی ڕەت کردەوە یان لەو ماوەیە لە بڕگەی دووەمی ئەم مادەیە هاتووە وەڵامی دادخوازەکەی نەدایەوە کەسی لە ئەستۆکرا و لە ماوەی 30 ڕۆژ لە ڕێکەوتی پێڕاگەیاندنی یان ئەژمارکردنی پێڕاگەیاندراو بە دەرئەنجامی دادخوازیەکە. مافی تانەدانی لە بڕیاری دەسەڵاتی تایبەتمەند لە دادگای کارگەری هەیە بەپێی حکومەکانی یاسای ژمارە 14 ساڵی 2008 یاسای ئەنجومەنی شوڕا لە هەرێمی کوردستان ڕەش عێراق. سپاس. بەڵێ زۆر سپاس بەڕێزان. سەبارەت بە مادەی 11 تەنها دوو پێشنیار هەیە وەک خۆی لەگەڵ پێشنیاری لیژنەی کاروباری یاسایی. یەکەم جار وەک خۆی دەخینە دەنگدان هەرەندامێکی بەڕێزی پەرلەمانی لەگەڵە. بەڵێ دوو کەسی لەگەڵ. بەڵێ پێشنیاری دووەمە خەینە دەنگدان کە پێشنیاری لیژنەی کاروباری یاساییە هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمانی لەگەڵە. بەڵێ زۆر سپاس بەدەنگی 62 ئەندامی پەرلەمان پەسەند کرا. مادەی 12 بەڕێزان کاکاوە. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی 12 دوو پێشنیار هەیە. پێشنیاری یەکەم ئەم مادەیە بەم شێوەیە لێ بکرێت سەرۆکی ئەنجومەنی وەزیران یان جێگرەکەی یان هەر کەسێک کە دەستنیشانی بکات بە وەزیری تایبەتمەنددا دەدرێت ئەگەر کەسی لە ئەستۆگرا و وەزیر یان ئەوانەی پلەی وەزیریان هەیە سەرۆکی ئەو لایەنە نەبەستراوانە بە وەزارەت بێت کە بە ئەنجومەنی وەزیران پەیوەستن. پێشنیاری دووەم وەک خۆی سەرۆکی ئەنجومەنی وەزیران بە وەزیری تایبەتمەنددا دەدرێت ئەگەر کەسی لە ئەستۆگرا و وەزیر یان ئەوانەی پلەی وەزیریان هەیە یاخود سەرۆکی ئەو لایەنە نەبەستراوانە بە وەزارەت بێت کە بە ئەنجومەنی وەزیرانەوە پەیوەستن. بەڵێ زۆر سپاس. بەڕێزان ئەندامانی پەرلەمان بۆ مادەی 12 تەنها دوو پێشنیار هەیە. یەکێکیان پێشنیاری لیژنەی یاساییە یەکیان وەک خۆی یەکێکیشیان پێشنیارێکی جیاوازە. پێشنیاری یەکەم دەخەینە دەنگدان هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمانی لەگەڵە کەسی لەگەڵ نییە. هەرێک بەڕێزێک لەگەڵ پێشنیاری دووەمە وەک خۆی. بەڵێ زۆر سپاس بەدەنگی هەفتە ئەندامی پەرلەمان پەسەند کرا. سەبارەت بە مادەی 13 فەرموون. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی 13 بە هەمان شێوە دوو پێشنیار هەیە. پێشنیاری یەکەم مادەکە وەک خۆی
تەنیا لە بڕگەی دووەمدا دەستەواژەی ڕەوانەکردنی دۆسیەکە بۆ دادگا بگۆڕدرێت بۆ ڕەوانەکردنی دۆسیەکەی بۆ دەستەی دەستپاکی. پێشنیاری دووەم هەر لە مادەی 13 وەک خۆی یەکەم ئەو لیژنانەی بەپێی حکومەکانی ئەم یاسایە پێک دەهێنرێن نابنە جێگرەوە بۆ ئەو لیژنانەی حکومەکانی یاسای بەرزەفتکردنی فەرمانبەرانی دەوڵەت و کەرتی گشتی ژمارە 14 ساڵی 1991 بەرکار لە هەرێم دەیانگرێتەوە. دووەم لە ئەستۆگرتنی فەرمانبەر یان ڕاستپێدرا و بە ڕاژەی گشتی بەپێی حکومەکانی ئەم یاسایە دەسەڵاتی تایبەتمەند پابەند دەکات بە گرتنەبەری ڕێکاری یاسایی و ڕەوانەکردنی دۆسیەکەی بۆ دادگا ئەگەر ئەو کردەوەی ئەنجامی داوە بە پێی یاسای سزادانی بەرکاریان هەر یاسایەکی تر کە ڕەگەزی تاوانکاری تێدا بوو. سپاس. بەڵێ زۆر سپاس. سەبارەت بە مادەی 13 تەنیا دوو پێشنیار هەیە. هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵ پێشنیاری یەکەمە. تۆر ئیسماعیل. بەڵێ یەک ئەندام. بەڵێ زۆر سپاس. هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵ پێشنیاری دووەمە وەک خۆی با دەست بەرزکاتەوە. بەڵێ زۆر سپاس. بەدەنگی 69 ئەندامی پەرلەمان پەسەند کرا. مادەی 15 بەڕێزان فەرمونون. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادە 14 سەبارەت بە مادەی 14 دوو پێشنیار هەیە. پێشنیاری یەکەم وەک خۆی مادەی 14 ئەم یاسایە لەسەر گشت ئەو دۆسیانەی کە بە پێی یاسا بەرکارەکان لەژێر لێکۆڵینەوەدان و بڕیاری لە ئەستۆکردنیان بۆ دەرنەچووە ئەوانەی بڕیاریان بۆ دەرچووە و بڕ و قستەکانیان بە تەواوەتی وەرنیگیراوەتەوە و ئەوانەشی کە تا ئێستا دۆسیەی لێکۆڵینەوەیان بۆ نەکراوەتەوە و پیادە دەکرێت. پێشنیاری دووەم پێشنیاری لیژنەی یاسایی ئەم یاسایە لەسەر گشت ئەو دۆسیانەی کە بە پێی یاسا بەرکارەکان لەژێر لێکۆڵینەوەدان و بڕیاری لە ئەستۆکردنیان بۆ دەرنەچووە و ئەوانەشی کە تا ئێستا دۆسیەی لێکۆڵینەوەیان بۆ نەکراوەتەوە پیادە دەکرێت. بەڕێزان مادەی 14 تەنها دوو پێشنیارمانەیە. پێشنیاری یەکەم هەر بەڕێزێکی لەگەڵە دوو ئەندامی لەگەڵە. پێشنیاری دووەم هەر بەڕێزێکی لەگەڵە. پێشنیاری لیژنەی کاروباری یاسایی. بەڵێ بەدەنگی 65 ئەندامی پەرلەمان پەسەند کرا.